يا سادة الاثنين ئێمە وەکو سندیکای کرێکاران خۆمان زیاد لە 50 ژنمان هەیە کە کارەکەن جگە لە لیژنەکانمان کە لیژنەی سندیکایین و لە بەشەکانی سندیکا کارەکەن ئەم دروشمەمان بۆیە داناوە ئێمە بەرەو زیاتر ژنانی کرێکار ڕوبەڕووی تەنگ و چەڵەمە و ڕوبەڕووی دەستدرێژی و ڕوبەڕووی کێشە و گرفتەکانە بێتەوە لە شوێن کارەکانە بەڵام بە بێدەنگی ئەمێنەوە لەگەڵ ئەوە شاچەندێ سەختی ژیانە بینن لەگەڵ ئەوەیە کە زۆربەی ژنانمان هەیە بێ هاوسەرن خۆیان بژێوی ژیانی خۆیان دروستەکەن لەگەڵ ئەو سەختیانەیە هەمیشە ژنان ئەبینی لە کاتی ئاهەنگەکانە لە کاتی بۆنەکانە بە گەشاوەی و بە سەوزی ئەمێننەوەکو سنۆبەرێک بە هەمیشە بۆن خۆش هەمیشە تەڕ هەمیشە سەوز کەواتەمان ئەمان لەگەڵ سەختیەکانی ژیانە ژنانی کرێکاران هەمیشە بە سەوزی ئەمێننەوە چونکە خۆمان 50 ژنینە ناو سندیکای کرێکارە و 50 نەمامان هێناوە بۆ ئێرە وەکو پاخچەی کرێکاران ئەم 50 نەمامانتیان ناشتووە وەکو بۆ بوونمان لە ناو بواری کارەکانماندا بە پتەوی بمێنینەوە سەر ڕایەن بارودۆخی کام شەو ئەو حاڵەتە دروست بوو هەر لەم منتیقەی نزیکێرە بەس بە جورئەتێکی زۆر گەورەوە هاتین و هەڵمەتی داڕوانینمان جاری کە دەست پێ کرد لەگەڵ ئەندامانی سندیکا کە زیاد لە عەدەدێکی باش هاتوین بەم بارانە بەم زروفە بەڕاستی تۆزێ تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئێمە هەر حەزمان کرم چالاکیە بکەین و بۆ سەوزکردنی شارەکەمان و جارێکی کەوەکو هەڵمەتی ژنان لە ڕۆژی 8 مارسە